هەیە بەڵام تاوەکو ئێستا هاوڵاتیان تا ڕادەیەک دوودڵن لە ناجێگیری کەشوهەوا بۆیە وەک پێویست هاوشێوی ساڵانی ڕابردوو لێرە قەرباڵغێکی زۆر نابینین بۆیە چاوەڕوان دەکرێت لە دوانیۆڕۆوە ژمارە و هاوڵاتیانی کە دەیانەوێت بچنە ناوچە گەشتیاریەکان و بەتایبەت بێنە ئێرە بۆ ناوچەی شارباژێر کە ئێمە ئێستا لە شاخەسوورین لە شارباژێر ئەم ناوچەیە لە دوانیۆڕۆوە قەرباڵغ بێت بەڵام هاوڵاتیان وەک ئاماژەم پێکرد تا ڕادەیەک زۆر دڵنیانی لەوەی کە کەشوهەوا ئایا جێگیر دەبێت یان باران بەردەوامە بێ هەرچەندە لەم ناوچانەی کە ئێمە ئێستا لێرین قڕولیتەیەکی زۆر هەیە واتە کە شەوی ڕابردوو باران باریوە تاوەکو ئێستا کاریگەریەکەی بە زەوی ناوچەکەەوە دیارە بەڵام ئەمە هۆکار بۆ بۆەوەی جای بەهار و ئەو دار و نەمامانەی کە لێرن لە ناوچەی شارباژێر زیاتر گەشاوەتر دەرەکەون و ئەم ساڵ دەتوانین بڵێن یەکێکە لە جوانترین وەرزەکانی بەهار لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە ساڵی ڕابردوو بەهۆی وشکە ساڵیەوە هەموو ناوچەکان با بڵێن تا ڕادەیەک ژووریاکەی زەردباوی و یان ڕەنگی سەوزی بەهاریان وەکو پێویست نەبوو بەڵام ئەم ساڵ هەموو ناوچەکان بە شێوەیەکی جوان بەهاریان ڕازاوەیە و شارباژێریش بە هەمان شێوە بۆیە ئەو کەسانەی کە دێنە ناوچەی شارباژێر ئەمڕۆ گرنگە کە بتوانن ئەو ناوچانەی کە ڕووی تێدەکەن ژینگەکەی بپارێزن و پابند بن بە و ڕێنماییانەی کە ژینگە پارێزان پێیان دەدەن بە تایبەت کە لە دوای خۆیان خۆڵ و خاشاک و نایلۆن و ئەو بابەتانەی کە پێیانە بەجێ نەهێڵن و لە هەمان کادا ئەو شوێنانەی کە تێی دەمێنەوە نەیشێوێن بۆی بتوانن لە هەفتەکانی داهاتوودا بتوانن سەردانی بکەنەوە و جارێکی تر ئەو کەسانەی دیکە کە دێن سوود لەم جوانیەی شارباژێر وەربگرن. دیارە ئێمە چەند شوێنێکی دیکەشمان بەسەر کردەوە ینی لی شوێنێک بەڕاستی قەرباڵغێکی زۆرمان نەبینی ئەمە هۆکارەکە بۆەوە گەرێتەوە خەڵک کە چاودێری کەشوهەواکە لە ماڵەوە ینی ناوێرێت بێتە دەرەوە لە ترسەوەی کە کەشوهەوا پاڵێن کاتەکانیان لێ تێک نەیابووە بەشێک لەو کەسانەی کە دێنە ئێرە بۆ ناوچەی شارباژێر زیاتر لە ناو ئۆتۆمبیلەکانیان دەمێنەوە و دێن سوورێک دەخۆن و ژینگەکە بین و بەشێکیان ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە ئەوانشی کە لە ماڵەوە بڕیاری سەیران و هاتنە دەرەوەیان داوە با بڵێن بە شێوەی بڵاو لە چەند شوێنێک دانیشتون و کاتەکانی خۆیان بەسرە بن جا با بڵێن من دەبێت ئەم خێزانێک لێرەیە هەم قسان لەگەڵ کەم و هەم باسی بەهار و ژینگەی جوانی شارباژێر بکەین. خاڵە سڵاو لێبێ وەڵا گەربەی بۆ لای من سواس دەکەم لەوەرە ئێمە ناتوانین کامێرەکە بجوڵێنین شەبەکە زۆر باش نییە. سڵاو لێبێ ئەمە چەنەم با بڵێن هەینیە کە تۆیتە دەرەوە؟ ئەمە یەکەم هەینیە. یەکەم هەینیە هەفتەکانی پێشوو بەهۆی باران بەهۆی بارانەوە کەس نەیتوانێت بێتە دەرەوە. ئەی لە چەند ڕۆژی ڕابردووە تۆ هاتووی بۆم ناوچەیە؟ جارێکی تر هاتم بەس هەر قۆڕ بوو ناخۆش بوو گەڕاینەوە. گەڕانەوە کەسی کێ هێت بۆ لایەوە لە خێزان و کەس و کار باڵێ زۆریە قەرەباڵغا یەن بە ڕێگاون بۆ ئێرە جەوەکەی زانێ ئەجنا بە ڕێگەون بێن بۆ ئێرە خەڵک هێت بە تەمایە بێ بەس تەلەفۆنیان بۆ کردن بڵێن کەشوهەوا چۆنە لێرە؟ تقریبا بەڵێ باشە هەست چۆنەکە لێرە ئەمڕۆ؟ وەڵی خۆشە هەر لە ماڵەوە بێتە دەرەوە هەستێکی خۆشە هەستێکی خۆش زۆر. ئێستا لەگەڵ خێزان تا هاتووی بۆ ئێرە ئەی مناڵتان نهێنا ئەوانی ژێن ێن بەڵێ بەڵێ دەی بە خۆش خۆش بێت بەڵێ دیارە خێزانەکان بە شێوەی بۆ داناوەزن قسەم بۆ بکەن ئەزیزم بە شێوەی پەرشوبڵاو با بڵێن لە ناوچەی شارباژێر با بڵێن بڵاو بوونەتەوە و چێژ لە ژینگەی جوانی شارباژێر وەرەگرن توانم بڵێم ئەم ڕۆیەکێکە لە ڕۆژە خۆشەکان هەم لە ڕووی کەشوهەوا تاوەکو ئێسەکەم قسە دەکەم و هەم لە ڕووی جوانی سەوزی وەرزی بەهارەوە کە ژینگەیەکی زۆر جوان و سەرنجڕای کێشەیە. زۆر باشە ڕێبەس هەر بژی سپاس بۆ سانێرەکان دەست خۆشمان دوو نەبی. ئەچینە سەیرانگەی دووکان خالید ئەحمەد لەوێ ئامادەیە بووی کە بزانین
هاوڵاتیان چەندێک سەردانی ناوچە گەشتیارەکان و بەدیاریکراوی دوکانیان کردە لەبەری دوکانێکێکە لە سەیرانگا زۆر جوان و دڵڕفێنەکانی سنووری سلێمانی و هەرێمی کوردستان. خالی سڵاو لێ بێم کاتت باش دێمە لای تۆ لە ڕێگەی تۆ و کامەری کورسانی و زەمانی و دیمەنەکانش ببینین و قسە شۆم بکە بزانین چی هەیە. بەڵێ هێوی سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی کورسات نیوز وەکو ڕێباز باسی کرد ئەم ساڵ وەرزی بەهار وەکو گوڵ خەمڵی و ئەوەندە جوان و دڵگیر و سەرنجڕاکێشە بەهۆی ئەو بارانە زۆرەی کە باریوە دار و درەخت گوڵ و گژوویە هەمووی گەش و پارا و تێراو بوون. من ئێستا لە سەیرانگای دوکانم خۆ دەزانی دوکان یەکێکە لە ناوچە گەشتیاریە جوان و دڵڕفێنەکان کە لە هەر چوار وەرزی ساڵدا گەشتیاران لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش ڕووی تێدەکەن. بەڵام وەکو ڕێبازیش باسی کرد ناجێگیری کەش و هەواوای کردووە بەشێک لە پرۆژە گەشتیاریەکانی دوکان چۆڵی تەواویان پێوە دیار بێت. ئێمە لە یەکێک لەو پرۆژانەین هیچ کەسێکی لێ نییە ینی پرۆژەکانی بەرامبەرمان چۆڵن. ئەمەش پێم وایە هۆکارە سەرەکیەکەی بۆ ئەوەیە کە کەش و هەوا ناجێگیرە بە پێی پێشبینیەکانی کەشەوە ئەمڕۆ بارانە بۆیە خەڵک نەهاتۆتە دەرەوە یان با بڵێن زۆر بەدەگمەن هاتۆتە دەرەوە. لەلایەکی دیکەشەوە ئەوانەی کە دێنە دوکان زیاتر گەشتیارانی عەرەبن کە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە بۆ بەسەربردننی کاتەکانیان دێنە ئێرە. بەڵام جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران کاریگەری لەسەر با بڵێن کەرتی گەشتیاری کردووە بەڕوونی پێوە دیارە کەمترین گەشتیاری عەرەب ڕەنگە هاتبێت بۆ ئێرە. ئەمەش هۆکارە سەرەکیەکەی ئەو مەترسیە کە لەم دۆخەدا هەیە. خۆت دەزانی کەرتی گەشتیاری پێویستی بە دۆخێکی ئارامە پێویستی بە دۆخێکەکە لە ڕووی ئەمنیەوە ئارام بێ. ئەگەر هەرێمی کوردستان سوپاس بەخوا تا ئێستا ئارامە و بە تایبەتیش قەزای دوکان یەکێکە لەو شوێنانەی کە هیچ مەترسیەکی نییە کەشێکی زۆر ئارام و هێمن و خۆشی هەیە ژینگەیەکی زۆر جوان و ڕازاوی هەیە سروشتێکی زۆر جوان و دڵگیری هەیە. هەموو بنەماکانی گەشتیاری لە ناوچە گەشتیاریەکانی دوکاندا هەن شاخەیە سەوزایی هەیە ئاو هەیە هەمووی هەیە. ئەنی ئینسان کە دێتە ئێرە مرۆڤ کە دێتە ئێرە دڵی دەکرێتەوە ببینینی ئەم ئاوە و ئەم سەوزاییە جوانەی کە لێرە هەیە. بەڵام وەکو باسم کرد ئەم دۆخامنیە کاریگەری هەیە لەسەر هاتنی گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراق ئەگەرچی هێشتا بەیانیە بەڵام کەمتر گەشتیاراتۆ پێشبینی دەکرێت خەڵکی خۆمان لە شارەکانی کوردستان بە تایبەتی سلێمانی لە دوانیەوە زیاتر ڕووبکەنە دوکان بۆ بەسەربردننی کاتەکانی نەگەرچی لێرە هەمووی کەپریشەیە ینی ئەگەر بارانیش ببارە ڕەنگە زۆر گرفتێکی وان نەبێت لەبەرەوەی کەپر هەیە مێس دانراوە مەقاڵی لە پژمە دانراوە ماڵی ئەوەیە گۆشتی تێدا برژێنی. بەڵام وەکو باسم کرد ترسی باران وای کردووە کە خەڵکی خۆمان لە سلێمانی و لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانیشەوە ئەوانیش نەتوانن بێن بۆ ئێرە. پێشبینی دەکرێت بە هەموو ئەگەرێکەکە لە دوانیۆڕۆ باران نەبێت هەر چۆنێک بێت خەڵک بۆ بەسەربردننی کاتی خالیت بەگشتی کە جەو تۆزێک سارد بێ هاوڵاتیانیش هەوڵ دەدەن لە کاتژمێرەکانی لە دوای نیوەڕۆ بڕۆنە ناوچە گەشتیارەکان لەبەرەوەی تا ڕادێک کە شووا گەرمتر دەبێت و دەتوانن چێژ لە دیمەنەکان ببینن. تۆر هەبی سپاس بۆ زانیارەکان دەست خۆش. دەچینە کەرکووک کاروان لەگەڵمانە بێت کاروان حەبیب ببوورن نەچینە قەراخ کاروان حەبیب لەگەڵمانە بێت هەردوو کاروانەکە ئامادەیانێ هەم لە کەرکووک و هەم لە قەراخیش. کاروان حەبیب دێمە لای تۆ قسەمان بۆ بکە بزانم دیمەنەکانی لای ئێوە چۆنە و با لە ڕێگی کامەری کورسات نیوزی شۆ بیبینی. هێوی سڵاو دیارەوەی کە هەیە بە شێوەی گشتی ئەم ڕۆکە هەی نییە و هەرچەندە کەشوهەوا تا ڕادەیەک ناجێگیر بووە بە پێی پێشبینیەکانی شارەزایانی کەشناسی هەندێک تاوبارانی بەهارە هەیە و هەندێک کات خۆرەتا و هەندێک کاتیش هەورە. ئەمە وای کردووە تا ڕادێک کەمتر هاوڵاتیان بەدی بکرێت کە ڕووبکەنە سەیرانگاکان. دیارە سنووری قەراخ بە شێوەی گشتی ناوچەیەکی فراوانە و ناوچەیەکە هەم تەختاوی هەم دۆڵ و چاخ و ئەوانە و خەڵکیش دابەش بوونە بەسەر تەواوی سنووری قەراغ و ناوچەکانی دەوروبەریدا بۆ
ئەوەی کە کەشێکی خۆش لەم بەهارە خۆش و سەوزەدا بەسەر ببەن ئەو دیمەنانەی کە لە پشتی منەوەیە کۆمەڵی خێزانن کە نزیکی یەکتر دانیشتونەوە چواردەوری ئێرەش خێزان لێرە هاتوونە بۆەوەی کەشێکی بەهارەوە سەیرانێکی خۆش بەسەر ببەن لەگەڵ جۆرەها خواردن بە تایبەتی تکە و کەباب و گۆشت و برژاندنەکە ئەمە سەرێکی ترین شت بووە لە سەیرانەکەیە کە هەمیشە دەبینرێت و بەشێک خەڵکیش ئەبینین خواردنی دۆڵمە و بریانیوانیش هاتووە بەڵام بە شێوەی گشتی کاریگەری کەشوهاوای کردووە تا ڕادەیەک کەمترین کەس بێنە دەرەوە بۆ سەیران وا پێشببینی شەکرێت کە کەشەکە وردە وردە ئەگەر خۆشتر بێت وە خۆرەتا بێت خەڵکی زیاتری سنووری با بڵین کە قەراغ لە سلێمانی و دەربەندی خان و بەشێک زۆر خەڵکەکانی گەرمانی هاتوونە تێرە خەڵکی زیاتری شڕوو بکەن و لە هەمان کاتیشدا شەمێران یەکێک لەو ناوچانەیەکە خەڵکێکی زۆر لە سنووری گەرمیانەوە ڕووی کردێتە شەمێران لە سنووری دەربەندی خان بە شێوەی گشتی ئەگەر تۆزێک لە دیمەنەکانتان پیشان بدەم خەڵک لێرە هاتوونە بۆ ئەوەی کەشێکی خۆش بەسەر ببەن دووکەڵی ئاگری چێشتەکانی شوا بەرزە بێتەوە بەڵام لەبەرەوەی تۆزێک هەم کەش و هەواکە کاریگەری کردووە خەڵک کەمتر هاتوونەتە دەرەوە بۆ سەیران بەڵام ئەبینم وردە وردە خەڵک زیاتر لە شەقامەکەەوە دێن بەرەو ناوچە گەشتیارەکانە ڕۆنەگەر کەشەکە زیاتر خۆشتر بکات ئەمە زانیارەکانەوە بۆ کەشتەکانی دیکەش دەچینە شوێنی تر هەوڵەدەین هاوڵاتیش بدوێنین لەسەر ئەو کەشەی کە هاتوونەتە دەرەوە بۆ ئەوەی کەشێکی خۆش لەم سەیرانە لەگەڵ خزم و کەس و دۆستا بەسەر بەرین کاروان هەر پشیماندوو نەبی سوپاس بۆ سانیارەکان دەستخۆش ئەچینە کەرکک ئەمجارە کاروان محەممەد لەگەڵمانە بێ زانیارەکان لە ئەو وەرەگرین سەبارەت بە کەرکک کاروان سلااو لێ بەدێمە لای تۆ قسەماوکە بزانین هەم دیمەنەکانی کەرکک بین هەمیش بزین ئەم کەشۆی کە ئێستا هەیە و لە کەرکووکیش حتمما بابەتەکە زۆر ڕوونە کاریگەرێکی لەسەر کەرکووکیشێ بە بزانین لەوێ هاوڵاتیان هیچ چوونەتە دەرەوە هیچ پلانێکە یاخود هیچ قەرەباڵخێک بەناوچە گەشتیارەکان و دەبینرێت بەڵێ هەیە دیارە ئێرە ئەم شوێنی کەمە لێ وەستاوم سەر ڕێگەی سەیرانگاکانی شوان و تەقتەق و قەرەنا و کۆی و ئەنی بەشێکی گشتی هاوڵاتیان لەم ڕێگەیەوە بەرەو سەیرانگایە ناڕۆ من لە بیانیەوە ئەنی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانم بینیوە کە بەڕێکەوتن بەرەو سەیرانگاکان بەڵام تاکو ئێستا سەیرانگاکانی دەوروبەری کەرکک نزیک لە کەرکک چۆڵە ئێستا من لە یەکێک لەو سەیرانگایانم کە کەوتە سنووری شوانەوە ینی تەنها چەند خێزانێکی زۆر زۆر کەمم بینیوە کە لە پشوێنەدان بەهۆی ناجێگیری کەش و هەوا تاکو کەمێک بەر لە دەستپێکردنی ڕاستەخۆی من هەر باران بوو ئێستاش بارانێکی زۆر زۆر کەم هەیە پێچێت کە هاوڵاتیانم ڕچان لەسەر مۆبایلەکانیان چکە دوێنێ ئامادەکاریێکی زۆر هەبوو بۆ نێو بازارەکان هاوڵاتیەکی زۆر خۆیان ئامادە کردبوو کەلوپەلیان کڕەوە گۆشت و غەڵوز و هەموو پێداویستەکانی سەیرانیان کڕیەوە بەڵام تاکو ئێستا دەرنەچوون بە شوێکی گشتێر چەندە هاوڵاتیانە بینم من بەڕێکەوتن بەرەو سەیرانگاکان وەکو باسم کرد هێشتا ئەم سەیرانگایانە بەهۆی ناجێگیری کەشوهەواوە بەڵێن هاوڵاتیان ناتون تەنها چەند خێزانێکی کەم لە دەرەوە بەڵام ئەگەر لە ساعتەکانی داهاتووە گۆڕانکاری بەسەر کەشوهەوایە بێت یاخود بەڵێن باران بە شوێک لە شێوەکان بوەسێتەوە ئەوە بەدڵنیایی سەیرانگاکان پڕەبێ لە ئەو کەسانی کەوا ئەمڕۆ بۆ خۆیان ئامادە کردو بەرەو ناوچەکان بێنە دەرەوە هەرچەندە وەکو هاوکارانیشم لە پێشترا باسییان کرد هاوڕێیانم باسییان کردانی سروشتی کەرکک و سروشتی کوردستان بەشەوەی گشتی بەهۆی ئەو شەکۆ لە بارانبارینانەوە سروشتێکی جوانە یاستا ببینانی گوڵ لە هەموو شوێنێکەیە گژوجیا لە هەموو شوێنێکەیە سەوزایی لە هەموو شوێنێکەیە بۆ چێ بڕۆی سەیرانگایە سا بەڵام کەشوهەوا تاکو ئێستا هاوکار نەبووە دوێنێ کەشوهەوا چەند ساعتێک خۆشبوانیم سەیرانگایانە پڕ ببوون لە گەشتیار هاوڵاتێکی زۆر زۆری لێبوو بەڵام ئەمڕۆ کە لە بەیانەوە ڕۆژ بۆتەوە باران بووە بۆیە هاوڵاتیان نەیانتوانێت تاکو ئێستا لە ماڵەکانی خۆیان بێنە دەرەوە تەنها ژمارەیەکی کەم لە هاوڵاتیان نەبێکە لە بەیانەوەکو ئێستا بینیتان ژمارەیەکی زۆر زۆر کەم لە هاوڵاتیان دەرچوونە دەرەوە ئەوانە دیگەش چاوەڕێی خۆشبوونی کەش و هەواکەن کاروان هەر بژی سپاس بۆ زانیارەکان دەست خۆشماندوو نەبی ئەچینە هەولێر قارمان جەوهر پامنێری مەڕاستە خۆ لەگەڵمانە بێ زانیاریمان پێدا سەبارەت بە هەم دۆخەکە و قارمان با من هیچ نەڵێم و هیچیش نەپرسم ئەمەوێت تۆ خۆت قسەمان بۆ بکەین ئەو کاریگەری جەنگی کە ئێستا و ئەم ڕۆژانە لەسەر هەولێر زۆر بە دیار دەکەوێت و لە ماوەی دوێنێ شەو بەیانی ئەمڕۆژ 20 جار هێرشکراوەتە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەمێ بزانم هەموو ئەمانە چ دۆخێکی بۆ هاوڵاتیانی ئەو پارێزگایە دروست کردووە
هاوڵاتیان هیچ هاتوونەتە دەرەوە بۆ ناوچە گەشتیاریەکان یاخود ترسیان هەیە لە ماڵەکانیان داماونەتەوە. بەڵێ هێوی ینی کاریگەری هەبووە لەسەر ینی گەشتکردنی هاوڵاتیان یعنی من سە سەیرەنگایەکم بڕی لە هەولێر کە دێ دەرەوە سامن لە بەنداوی گۆمەسپانم یارە لێرەش بە هەمان شێوە ئەو کاتانەی کە شەوا خۆش دەبێت خەڵکێکی زۆر دێتە دەرەوە لا شتریش بارانبارین و ئەو قڕولیتەی کە هەیە لە بەشێکی زۆری سەیرانگاکان ئەمەش کاریگەری کردووە لەسەرەوەیکەوە بەشێک لە سەیرانگاکان چۆل بن ینی لە چەند ڕۆژێک ڕابرد و شەویش ڕابردوش بە هەمان شێوە نزیکەی 30 هێرشی درۆنی کراوەتە سەر هەولێر ئەمانە کاریگەری هەبووە ینی کاریگەریەکە ڕەنگە یەکێکیان ترس بێ کە خەڵک نێتە دەرەوە دووش خەڵک تاوەکو نزیکەی بەرەبەیان بە ئاگا بووە بۆی ئەو هێرشە و ئەو دەنگانەی کە هەبووە لە هەولێر خەڵک نەنووسووە بۆیە ڕەنگە لە دوای نیوەڕۆوە بەشێک لە سەیرانگاکان بە تایبەتەوە شوێنانەی کە نزیک شاری هەولێرن خەڵک بێتە دەرەوە وەک باسم کرد ینی لێرە خەڵک زۆر کەم هاتوتە دەرەوە یانیەوەی کە لە دیمەنەکانیش دەیبینن ینی ڕێگاکە لە شوێنێکی ترەوە دێتە نزیک بەنداوی گۆمەسپان چەند خانەوادەیەک دەبین درێتن لێوێندەر باسم کرد لە هەولێر دڵۆپە هەیە هەنارە هەیە ینی ئەو سەیرانگایانم کرد خەڵک نەهات بە دەرەوە ینی زۆر چۆڵ بوو ینی هاتم لێکوانت دەبینم ئەو دیمەنان هەیە لە دواوەی ئێمە ینی تا ڕادەیەکی زۆر هێوی کاریگەری کردوتە سەر خەڵک کە خەڵک نێتە دەرەوە جا کاریگەریەکە ترسیەوەی بێکە هێرشە درۆنیەکانە بۆ هەولێر یاخۆت ئەو کەش و هەوایی کە هەیە کەش و هەوا ساردە و هەوری هەیە ڕەنگە باران باری کەمێکی تر خاڵێکی تر ڕەنگە ڕەوشی دارایی خەڵک بێ ئەمەش کاریگەری کردێتە سەوەیکەوە خەڵک کەمتر ئامادەکاری کردوێت بۆ ئەوەی کەوا بێتە دەرەوە بۆیە وەک باسم کرد سەیرانگاکان تا ڕادەیەکی زۆر چۆڵیان پێوە دیارە لە هەولێر بە بەراورد بە هەفتەی ڕابردوو یاخود پێشووتر کە خەڵک کاتێک کە پشوو دەبوو کەشهەوە کەمێک خۆش دەبوو دەهاتنە دەرەوە بەڵام لێستادا کەمترین خەڵک لە دەرەوەی کە دەیان بینین ئەو باسشم هۆکارەکان ڕەنگەی هێرشە درۆنیەکان و بەشێک لە هۆکارانە بێت کە کەش و هەوا و قەیرانی دارایی ئەمانە هۆکار بوون بۆی کەوا خەڵک کەمتر بێنە دەرەوە. قارەمان هەربژی سوپاس بۆ زانیاریەکان دەست خۆش ماندوو نەبیت. کۆمەڵێک دیمەنی ئەحمەداوا بینین کە یەکێکە لە ناوچە جوانەکانی هەورامان سەلاح جەمیل پامنێری کورسان نیوز ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت بۆی کە زانیاریمان پێ بدات. کامێرەکەشت باش نییە سەلاح نازانم گوێت لە منە ئەگەر گوێت لە منە قسەم بۆ بکە لە پشتەوای بینم هەم دیمەنێکی جوانەیە سەردانی هاوڵاتیانی شەبینین بۆ ئەوێ. هێڤی ئەمە ئێستا لە هەورامانین ئەمەی کە ئێمە لێرە وەساوی نێرە سنووری گوندی سەرگەت و بەرەو دەرەی مەڕەڕوا و لێرە ئەوەی کە لە پشتمۆی ئەمساڵ بەهۆی زۆریە و بارانبارین و شەپۆلی بارانبارینەی کە ناوچەکەی گرتۆتۆش کرد بۆ خوابۆتەوە کاری ئەوەی کە زۆرترین سەرچاوەکان بوژاونەتەوە و ئێرە کە بە ناوچەی سەیرانگای هەمە شوانە ناوبانگی دەرکردووە کە بەوە زیاتر دەناسرێتەوە ئەمساڵ بووە شوێنێکی زۆر دڵخوازی گەشتیاران و جیاواز لە ساڵەکانی دیکە گەشتار ئێستا زۆرترینیان بۆ ئەم تافگە جوانەیە دێن و ئێرە ئیتر لەمە بەدواوە دەبێتە ناوچەیەکی جوانی گەشتیاری دیارە گەشتیاران ئەمڕۆ ڕوو لە دەرەوەی تەواوی سنووری پارێزگای هەڵەبجە دەکەن ناوچەکە هەڵکەوتەی وایە کە ناوچێکی گەشتیاری جوانە هەورامان جەلالم لەگەڵای ئەوتۆبێژی گەشتوگوزاری هەڵەبجە ئەمەوێت لە زاری خۆیان بزانم ئێوە وەکو گەشتوگوزاری هەڵەبجە چ پلانێکتان هەیە بۆەوەی کە ئەم ناوچانە زیاتر گرنگی پێ بدەن و چ پرۆژێکتان بۆ ناوچەی سەیرانگای هەمەشوانە هەیە و ئێرە تا چەندێک لە پلانی گەشتیاریدا جێگیر کراوەکە برەوی پێبدا. ئێرە یەکێکە لە شوێنە گەشتیاریەکان کاکەوێتە ناو ماستەرپلانی گەشتیاری بەڕێبەراتی گشتیمانەوە دیارە ئێرە سەیرانگای هەمەشوانە و ئەم شوێنە ئێمە قاڵاوی پێڵێ کاکەوێتە نێوانی هەرسێ گوندی هانەی دین و سەرگەت و دەرەی مەڕەوە لە ناوچەی هەورامان دیارە وەکو بەڕێبەراتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجە ئێمە ئەم ساڵ پرۆژەیەکمان بۆ سەیرانگای هەمەشوانە هەیە و شاڵا وردە ئەم شوێنە ئەکەینە شوێنێکی گەشتیاری زۆر دڵڕفێن و زۆر خۆشیش هەرچەندە خۆی سروشتەکەی دڵڕفێن و سروشتێکی جوانە بەڵام پێویستی بە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری هەیە ئێمە دەستمانیش ساڵێکاوەکەی وا زۆر بووە و ئەم ساڵ ئەبینین گەشتیار زۆر بۆی دێت ئەمە ئەوەی کە من پرسیارم کردووە لە خەڵکی ئەم شوێنە 2009 ئاوەکە تەقیوە بەڵام بەم شێوەی ئەم ساڵ نەبووە و ینی ماوەی چەند ساڵە بەم شێوازە ئاوە لێرە ئاوا نەتەقیەوە ئاوە زۆر نەبووە ئەوەی کە
ینی جوانیەکەی بەخشیەوە بە شوێنەکە ئەماوە کەس نازانێت لەکوێوێت لاقایانی خی گەورە خۆی نەبێ نازانێت لەکوێوێ هاوشەوەی سەرچاوی زەڵمە بۆیە بە بازارکردنێکی باشی بۆ کراوەوە مارکتینێکی باشی بۆ کراوە ئەم شوێنە بۆ ئێستا بینین لە چەندین گروپی گەشتیاری لە شوێن جیاوازەکان و سەردانی ئەم شوێنەکەن وە ئینشاءڵڵا لە داهاتوویەکی زۆر نزیکە ئەم ڕۆژەکانمان دەچنە بواری جێبەجێکردنەوە لەم شوێنە هەربژی بەڕاستی ناوچەکە زۆر سەرنجڕاکێش و جوانە بە پێویستی بەوە هەیە زۆر گرنگی پێ بدرێ قوربان ڕاستەخۆ لەگەڵتان نەگەر پێم بڵێ جەنابتان لەکوێ هاتوون ناوچەکە تا چەندێک ناوچەیەکی دڵگیر و جوانە براکانە مەدە سلێمانیەوە هاتوین ئەمە یەکەم جارمێ پێماوە ناوچەیە ماشڵا بەبوونی تێپەڕبوونی ئەم فەسە بارانایە شوانە سواز بۆ خوا ئاوا دنیا بژاوەتەوانێ و هەموو ژیان گەشاوەتەوانێ ئەم دیمەنە سەرنجی ڕاکێشاون کە بە خەڵکی دیکەش بڵێن بڕۆن لێرە دیمەنی گووا جوانەیە ئەگەر وانە بۆیە ناهاتینە ئێرە سەرکەوتوو بن خاتون چۆنی باشی پێم بڵێ ناوچەکە تا چەندێک جوان و دڵگیر بوو چەنە سەرنجی ئێوە و گەشتیارانی دیکەی ڕاکێشاوە وڵا هەتا بڵێ زۆر کەشێکی جوان و ئارامە ئەجا لەخوا بەزیابێ ئەم بارانە باریوە هەموو کانیا و هەمووی تاقیوە زۆر جوانە بەلامانەوە لەبەر ئەو هاتی تۆ هاوڕەکانت چەندێک ئەمڕۆ سێڵفیتان لەم ناوچەیە گرتووە وڵی منۆکە خۆم وازام دووسێ ڕستمەم گرتۆ جارێ ئێستا هاتم بۆ لای ئاوەکە ئەم دیمەنانە پێشتر لەکوێ بەرچاوتان کەوت و ئەمڕۆ ڕاستەخۆ هاتن بۆ ئێرە و ئێرە ئەبێتە چۆنەڵی شوێن بینینی ئەوە کە خەڵکی دیکەی بۆ بنێرن بەڵێ بەتەکید ئێمە خۆمان گروپی شاخەوانین ئیتر هەموو ناوچەکان ئەبینین ڕاستێکی بەس ئێرە زۆر جوانە لەبەر ئەو ئێرەمان هەڵبژارد ئەمڕۆ سەرکەوتوو بن بە هیوای گەشتێکی خۆش بە سەلامەتی بێن و بە سەلامەتی بگەڕێنەوە دیارە هێڤی ناوچەکە تا بڵێ ناوچەیەکی زۆر جوانە و ناوچەیەکی دڵگیرە و کردووە کە ئەم دیمەنەشی کە ئەمساڵ بەهۆی زۆربوونی ئاوە بۆتە دڵخوازی گەشتیاران و سەردانیکەران گروپەکانی شاغڕەوی لە سلێمانی و کەلار و ناوچەی گەرمیانەوە خەڵک هاتووەتە ئێرە جگە لە چواردۆری پارێزگای هەڵەبجە ئەمە وای کردووە کە جگە لەوەی سەرچاوی زەڵم پێشتر و ئێساش خەڵک بۆی دەڕوە سەیرانگای هەمە شوانەشی کەکە بە سەیرانگا جوان و دڵگیرەکان خاتون چۆنیە؟ سڵاو لێ بە زۆر سپاس ناوچەکە تا چەندێک دڵگیر بوو بۆتان زۆر تایبەتە من کە ساڵانی کە هاتووم ئێمە شاخەوانین دوسێ ساڵ پێش ئێستا هاتم هیچ ئاوێکی لێ نەبووە ئەم ساڵ کە ڤیدۆکانمان بینی ئەم هەفتە بڕیارمە نەبین بۆیرە واتە کە بینیتان زۆر سەرنجڕاکێش بوویتر بڕیارتاندا هەموو تامدێن زۆر تایبەت بوو چوارشەمە یەکسە بڕیارمانەوەمان باگەشتکەین بۆ ئێرە ئەمە پێویستی بەچیە ئێوە گروپی شاخڕەوین لایانی پەیوەنددار چۆن نتوانێت ئێرە جوانتر بکات بۆی زیاتر خەڵکی گەشتیار بۆی بێت ڕێگاکە ئێرە تۆزێ ناخۆش بوو ئەتوان چاوڕێژێکی بکەن بۆی ئاسانتر بێ بە ئەو گەشتیارانەی کێنە ئێرە ڕەنگە ئێمە شاخەوان بی بۆ ئێمە ئاسانتر بێت کە بتوای بچنە سەرەوە بەڵام گەشتیارێکێتە ئێرە مناڵی پێ ڕێگاکە تۆزێ باشتر بکەن بۆ ئەوەی ساڵانی کەشکەم ئاوە هەبوو بتوانین بێنەوە ئێرە دیمەنە جوانەکانی کوردستان پیشان بین بژین سەرکەوتوو من گەشتێکی خۆش دیارەیەوی وەکو گەشتیارەکان ئاماژیان پێکرد ناوچەکە ناوچێکی دڵگیر و جوانە زۆری بارانبارین وای کردووە کە هەموو بستەخاکی کێم نیشتیمانە ئامێزێکی جوانی خۆی کردوەتەوە بۆ پێشوازیکردن لە گەشتیار بەدڵێکی پڕ لە سەخاوەت و میرەوە سروشت ئەمڕۆ گەشتیاران لە خۆی دەگرێ و جیاوازی ناکات لە نێوان ڕنگ و بیر و ئایدیاوە هەموو ئەو ئەوانەی کە لە ناو کورسانە بە شێوازێکی ئازاد دەژین بە شێوازێکی ئازادی شەمڕۆ ڕوو دەکەنە سەیرانگاکان سەرباری ئەو دۆخەنە خوازراوەی کە ئاسمانی ناوچەکەی گرتوۆ بەڵام هاوڵاتیان بە دڵێکی پڕڕێیوا و جوانەوە ڕویان لە سەیرانگا گەشتیارەکان کرۆ ویانەوێت ڕۆژێکی زۆر جوان لێرە بە سەربەرن بە تایبەتی لە سەیرانگاکانی هەورامان وەکو دەبینن کە زۆربوونی ئاو چ دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی بەخشیوە سەڵاح هەربژی سوپاس بۆ زانیارەکان دەست خۆش ماندوو نەبی. ئەچینە دهۆک شیروان خزر لێو لەگەڵمانە بێت بەنداوی زانیاریمان پێدا سەبارەت بە سەڕژبوونی بەنداوی دهۆک خودی دهۆک خۆیەکێکە لە ناوچە زۆر جوانەکانی هەرێمی کوردستان و بەندا و سەڕێژبوونەکەشیە وا دەکات گەشتارێکی زۆر بە ناوچەکە بەرەوڕی خۆی ڕابکێشێت. شیروان سڵاو لێ بێم کاتت باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە با بزانین چی هەیە چەندێکیش هاوڵاتیانی ئەو ناوچەیە و دەوروبەری دێنە سەر بەنداوەکە بۆی سەڕێژبوونی بەنداوەکە ببینن.
بەێ البات ژبەر هاتنا ڕێژەکە زۆریە باران باینە و ژبەرکو ئەو گوندێن دووربەرێتێن دووربەرن بەنداوە دەکێ ڕۆبارین زۆر ژێوان گوندات هێنە سەر بەنداوە دەکە لەو ڕژی چەند ڕۆژەکە بەردەوام چاوەڕێتی تەکەن و بەنداوە دۆکێتە سەرڕێژکردن و ئەلگۆڕوان پێشبینیت ڕێبەبەریە بەنداوە دۆک ئەڤرۆ دێ بەندا سەرڕێژ بێت ینی ئەگەر وێنەگرێ و هاریکا بن هۆ هێدی تقریبان دیمانێ سەرڕێژبوونێ دەست پێ کریە لەگەل هاتنە بای هێدی پێلێن ئاوێ چنافتا ینی وەکو بەندا هێدی سەرڕێژ دەبێت ئێمە وەکو کورسات نیوەسە وەکو دەستگەی میدیا کورساتەکەم کەناڵی دێرێک و ڤان دیمانێ سەرڕێژبوونێک و چەند ڕۆژێکە هەموو چاوەڕێنە ببینن ئێمە وەکو یەکەم کەناڵ ڤان دیمانە باڵاتکەن هەربەت خەلکەک هێتە دووربەرێت بەنداوێک و بۆ دیتنە ڤان دیماناش و ئامادەکاریش بۆ سەرڕێژبوونە بەنداوە دۆکش بەرک و ئەو ڕووبارێت هێنە سەر بەنداوێ گلێش و خۆڵاکەکە زۆر ینی قەمیشەکە زۆر دڵخۆینە و لە ڕژی چەند ڕۆژێن بوری وەکو ئەمەدەکاری بۆ سەرڕێژبوونی هەم ڕێبەبەریە بەنداوێ هەمژی ڕێبەبەریە بەرگری و شارستانی هەمژی گەلچەند خەڵکین خۆبەخشین دهۆکێ ئامادەکاریتکردن و بەنداوە دهۆک پاقەش دەکردن ئەدنەوە هێدی دیمانێن سەرڕێژبوونێ دەست پێتکەن بەنداوە دهۆکشیانن وەرگرتنە 52 میلیۆن متر سێژایان ئاوێ هەینە یعنی ساڵم بوریدا تایبەژی پار ساڵ ئەژبەر وێ ڕێژە کێمیا بارانبایی نزیکی 15 متران ئاوا بەنداوێ کێمە بوو دنەهادا ji ساڵ 2019 وەرە بەنداوە دهۆک سەرڕێژ نابێت دنەهادا بەنداوە دهۆک سەرڕێژ دەبێت یعنی ئەvە ئێشێ دیمانێن جوان ئەو دیمەن خەلک گەلک چاوەڕێ بوون دەسە وەکو ئەمادەکاریش بۆ سەرڕێژبوونە بەنداوێ ژ لایەنم پێدەر هەم ئیدارە پارێزگا دۆکی بە هەم ڕێبەبەریە بەنداوەوە ئەو کافتریا و چێشتخانە و جیهێن دەوروبەری بەنداوێ هەمی هاتنی ئاگادارکرێ بۆ مەوەچە ڕۆژەکە کۆوان جەها چۆل بکەن ژ بۆیە چەندێ دەمێ سەرڕێژ بێت مەترسی سەرژیانوان دروست نەبێت شیروان هەر بژی سوپاس بۆ زانیارەکان دەست خۆشماندوو نەبی. سوپاس بۆ پایانێرانمە لە ناوچە جیاوازەکان کە لەگەڵ ما بوون کوردستان ئاوادان و ئێوە شەر هەبن. خاتان لەگەڵ.